خەباتی خاوەن پێداویستیە تایبەتیەکان لە پێناو بەدەستهێنانی مافەکانیاندا. کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ساڵی 1992 ڕۆژی 3 دسامبر بەرامبەر لەگەڵ 12 سەرماوەزی وەک ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکان دیاری کرد. بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی لانی کەم 1 ملیارد و 300 ملیۆن کەس واتە 16 لە سەدەی دانیشتوانی جیهان خاوەن پێداویستی تایبەت. ئەم ڕێژەیە لە وڵاتە تازە پێگەشتووەکاندا تا ڕادەیەک زیاترە. کەمەندانبوون دابەش دەکرێت بەسەر بواری جەستەیی دەرونی یان زێهنیدا و ئەوان بە شێوەی زگماکی یان بەهۆی ڕووداوێکەوە تووشی کەم ئەندامی دەبن. شەڕ و ڕووداوەکانی کار بەرچاوترین هۆکارن بۆ کەم ئەندامبوون. بۆ نمونە ئەو کەم ئەندامانەی کە بەهۆی جێنۆسایدی دەوڵەتی ئیسرائیل لە غەزە کە زۆربەیان منداڵن و هەروەها ئەوانەی بەهۆی دەستڕێژیەکانی دەوڵەتی رووسیا بۆ سەر ئۆکراین کەمەندان بوون، وجدانی و خەبەر هاتووی خەڵکی وشیار و ئاشتی خواز و دژە شەڕ لە جیهاندا ئازار دەدات. بە شێوەیەکی گشتی کەم ئەندامان لە هەموو وڵاتەکانی جیهان کە سەرجەمیان لەلایەن خاوەن سەرمایە و دەوڵەتەکانیانەوە بەڕێوە دەبرێن لە زۆمرەی بێمافترین و ئازار چێشتوترین هاوڵاتیانن. لە ڕۆژاوا و ڕۆژهەڵات و لە هەر شوێنێک ڕاستتونڕەوەکانی وەک کۆماری ئیسلامی دەسەڵاتدارن، ڕەنج و بێمافیەکانی کەم ئەندامان تاقەت پڕۆکێنترە. بەپێی ئامارە فەرمیەکانی کۆماری ئیسلامی تەنیا نزیکەی 1,700,000 کەس لە دانیشتوانی وڵات وەک خاوەنی جۆرێک لە کەم ئەندامی ناسراوە. لە بەرامبەردا بە گوێرەی زانیاریەکانی ڕێکخراوی سربەخۆی کەمپین بۆ بەدواداچوونی مافی خاوەن پێداویستیە تایبەتەکان ناسراو بە کەمپینی کەمەندامان کە ساڵی 1395 دامەزراوە، ئەم ژمارەیە 8,300,000 کەسن کە لەوانەش 830,000 کەسیان ڕێژەی کەم ئەندامیەکەیان زۆرتر. لەو ڕووەوە کە ڕژیم بەپێی سیاسەتێکی دژەمرۆیی پشکنینی بۆ ماوەی پەیوەست بە کۆرپەلەی قەدەغە کردووە، بە دڵنیاییەوە کۆمەلگا لە داهاتوودا ڕوبەڕووی ژمارەیەکی زیاتری کەمەندامی زگماکی دەبێتەوە. ئەگەرچی ئاماری کەمپینی کەمەندامان ئامارێکی دروستە و لەگەڵ ئاماری جیهانیدا یەک دەگرێتەوە، بەڵام ڕژیم تەنیا ژمارەی ئەو کەم ئەندامانەی بە فەرمی ناسیوە و ڕایگەیاندووە کە لەلایەن ڕێکخراوی بێزیستیەوە یارمەتیەکی کەمیان پێدەدرێت. بە پێی زانیاریەکانی کەمپینی کەمەندامان ڕێکخراوی بێزیستی مانگانە تەنیا 750,000 تمەن دەدات بە کەسانێکی کە ڕێژەی کەم ئەندامیەکان زۆرە کە ئەو بڕە بە هیچ گۆشەیەکی ژیانیان ڕناگات. ماوەی چەند ساڵێکە هەزینەی کەمەندامان بە شێوەیەکی تایبەتی لە پرۆژە یاسای بودجەدا دیاری ناکرێت و لە زمرەی بودجەی دەستەبەری کۆمەڵایەتی دادەنرێت. هەر بۆیە ڕێکخراوە سەربەخۆکانی داکۆکیکاری مافی کەمەندامان زۆر بە ئەستەم دەتوانن بزانن کە لە کاتی خەرجکردنی بودجەی کەمەندامانی جەستەیی و دەرونیدا تا چ ڕادەیەک گەندەڵی و بە هەدەردان لەو بەشەدا ڕوودەدات. بۆ نمونە هەڵسوراوانی کەمپینی کەمەندامان بە پشتبەستن بە لێکۆڵینەوەیەکی ورد بۆیان دەرکەوت کە بەرپرسێکی بێزیستی لە یەکێک لە پارێزگاکان ئەو پوڵ و یارمەتیانەی لەلایەن خێرخوازانەوە بەو ناوەندە دراوە و تەنانەت زەویەکانی کەمەندامانیشی خواردووە. سەرەڕای ئاشکراکردنی ئەو زانیاریانە لەلایەن ئەو کەمپینەوە کەسی تاوانبار لە شوێنێکی دیکە پۆستێکی باڵاتری پێسپێدراوە. ئەوە لە حاڵێکدایە کە ئەوانەی ئەو دزی و گەندەڵیەیان لە قاوداوە لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە لەگەڵ پەروەندە سازی و تەنانەت دەست بەسەربوونیش بەرەو ڕووبوونەتەوە. بەڵام سەرڕای ئەوەش هەڵسوراوان دەستبەرداری هەوڵەکانیان نەبوون بۆ ڕێگریکردن لە دزین و بەتاڵانبردنی مڵک و ئیمکاناتی کەمەندامان. هەژاری و بێبەشی کەمەندامان لە جیهاندا و بە تایبەتی لە ئێران گەلێک بەرچاوە. کەمەندامان جگە لە ژیانی هەژارانە بەهۆی نەگونجاوبوونی شەقامەکان، فەرمانگە، دەرمانخانە، قوتابخانە، کتێبخانە، یاریگا، دووکان و بازاڕەکان، نەبوونی ئامرازی هاتوچۆی گونجاو، وەڵام نەدانەوە بەخواست و پەیداویستیە پزیشکی و تەندروستیەکانیان، دەسڕانەگەیشتن بە کار و پەروەردەکردن و کات بەسەربردن و وەرشی پێویست،
کەمبوونی ناوەندەکانی چاودێری کەمەندامان و هیتر لەگەڵ ئازار و مەینەتیەکی زۆر بەرەڕوو لە بەشێک لەو ناوەندانەش کە هەن گەلێک هەواڵ و زانیاری سەبارەت بە گەندەڵی و هەڵسوکەوتی خراپ و پێدانی خۆراکی ماوە بەسەرچوو شتی لەو چەشنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بۆتەوە. ڕژیم خۆی لە بەڕێوەبردنی کۆمەڵێک لەو ئەرکانە دەبوێرێت کە لەسەرەوە ئاماژەیان پێکراو بەکردەوە ئەو ئەرکانەی خستۆتە سەرشانی بنەماڵەکان، خێرخوازان، چالاکانی مافی کەمەندامان و ڕێکخراوە سەربەخۆکان. بە درێژایی تەواوی ئەو ساڵانە لێنەرانی مەجلس کۆمەڵێک یاسایان بەڕواڵەت لە بەرژەوەندی کەمەنداماندا دەرکردووە بە مەبەستی ڕاکێشانی سەرنجی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان و بەهرەمەندبوون لە بودجە و هاوکاریەکانی، بەڵام تەنیا چەند یاسایەکی کەمیان ئەویش لە ژێر فشاری خەباتی کەمەندامان و هەڵسوراوانی ئەو بوارەدا بەکردەوە دەرهاتووە. بەرپرسانی باڵای بێزیستی ساڵانە لە ڕۆژی جیهانی کەمەنداماندا کۆمەڵێک ڕێوڕسمی پڕ هەزینە بەڕێوە دەبن. هێندێکیان بە هەڵکەوت سەردانی ئەو ناوەندە چاودێریانە دەکەن و وێنە و وردەکاریەکانی لا میدیا فەرمیەکاندا بڵاو دەکرێنەوە. ساڵانێکی زۆرە ئەم شانۆگەریانە لەلایەن ڕێکخراوە سەربەخۆکانی کەمەندامانەوە بایکۆت دەکرێن. وای لێهاتووە کە ئیتر ئەم ساڵ تەنانەت ڕێکخراوە دەستکردەکانی ڕژیمیش ئەو شانۆگەریەیان بایکۆت کرد. چالاکوانانی مافی کەمەندامان و ڕێکخراوە سەربەخۆکانیان ساڵانێکی زۆرە بە شێوەیەکی کاریگەر و ڕێکخراو لە پێناو دەستەبەرکردنی مافەکانیاندا خەبات دەکەن. ڕێکخراوە سەربەخۆکان بە کەڵەگوەرگرتن لەم کەش و هەوای خەباتکارانەیە توانی بیانە زیاتر خۆیان ڕێکبخەن و تا ڕادەیەک گەندەڵیەکان کەم بکەنەوە و هەندێک ئیمکاناتی دارایی و هیتر بەدەست بێنن. خەباتکارانی دابینکردنی مافی کەمەندامان و ڕێکخراوە سەربەخۆکانیان هەوڵیان داوە لەگەڵ ڕێکخراوە خەباتکارەکانی دیکە و بە تایبەت ڕێکخراوە سەربەخۆ کرێکاریەکان پەیوەندی بگرن و سوود لە هاوکاریەکانی ئەوانیش وەربگرن. هەڵسوراوانی وشیار و ڕادیکاڵی دابینکردنی مافی کەمەندامان باش دەزانن کە تەنیا بە نەمانی کۆماری ئیسلامی و هاتنە سەرکاری حکوومەتی کرێکاران و زەحمەتکێشان دەکرێت ئاڵوگۆڕێکی جددی لە بارودۆخیاندا پێکرێت.